سعات یەکونیویشەوە گوتیان ئەڵقەک پێیا بوو بە ناوی ئێسلاین لە وێبسایتی ئاوێنە فیلمی بەردەستە ئێستا زوو بچمەوە مارێ تەمەشا ئەو ئەڵقەی بکەم لە ئاوێنە فیلمی بەردەستە باشە یەک دقە ئەو تەلەفۆنە چییە بە وەختەی یەکونیوی شەو بەڵێ دیلمان باشکاگاری باشی دیلمان سەلامت بێ کۆنتێنەرشی نوێوە گەیشتە پێش دەرکەی سعات یەکونیوی شەو دیلمان ئێوەڵەوە هاتیێت بکەین باشڕا کۆنتێنەرێکی نوێ ئەرێوەڵە والله ڕاست دەکەی ئەی جیڵای دمێش وەزبەچی نوێ گەیشتەوە